سپاسان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفورم ئەم ئێوارەیە لە شاری سلێمانی خۆشەویست لە پایتەختی ڕۆشنبیریەوە لەگەڵتانم. ئەزانین کە کوردستان شارەکانی ناوچەکانی تایبەتمەندیان هەیە، تایبەتمەندی کلتوری بێ یاخود ناوچەیی بێ، جوگرافیا بێ یان ئەو شوێنانەی کە پێیە ناسرێتەوە. ئەمڕۆ لە سلێمانی لە شوێنێکم کە بۆتە سەرچاوەیەک بۆ ساختکردنەوەی بەرهەمی سپیایی و شیرەمەنی ناوچەکانی دەوروبەری یاخود گوندنشینان. جگە لەوەش کۆمەڵێک لە ژنان هەر لە پاشەوە هەتا کاتی بەربان بێ ماندووبوون خەریکی کاری دەستین لە نانکردن و کەلانە و هەر خواردنێک کە دڵ ئارەزووی بکات. لێرە ژنان خەریکن و دروستیەکەن. لەگەڵمان بن ئەچینە ئەوێ بزانین چ بەرهەمێکیان هەیە و تام و چێژی ئەو خواردنانە بە ئێوە بناسێنین. لێرە ئەوەندە بەرهەمی جۆرا و جۆری لێ هەر لە بەهارات و شیرەمەنیەوە بیگرە حتا نان و بابەتەکانی دیکە. جامێ پرسیار لە هەمویان کەم سڵاو لێوێ کە شاهۆچۆنی باشی ڕەمەزانیشتان پیرۆز بێ. لێوەش پیرۆز بێ و لە لێوەش پیرۆز بێ. کاک شاهۆلەکەوە دەست پێ بکەم ئەوەندە جۆری بەهاراتی لێیە شیرەمەنی زیینەی کێک با لە بەهاراتەکەەوە بڵێم ئەمە چەند جۆر بەهارات هەیە لێرە؟ وڵام نزیکەی هەفتا بۆ هەشتا نۆمان هەیە. هەنێکیان دووبارەی هاڕا و ساغا و هەنێکیان کوردیە خاصی کوردستانی بەرهەمی خۆماڵیە بەرهەمی خۆماڵی هەنێکیان هی کوردستانی بڵێن پارچەکانی ترە و هەنێکیان هی دەوروپشتی وڵاتەکانی تریش کە هەنێ بابەدێ لە وڵاتی خۆمانە ناڕێ و بەرهەم نایەمەجوور هەمانە لە ناو بەشی فرۆشتنەکەمان. کەواتە خۆتان پسپۆریتان لەسەر هەیە بۆ نموناگەر مشتریەک بێت پرسیاری لێ بکات لەسەر ئەو جۆرە تایبەتانە جیاوازانە؟ ئێمە وەکو عیلاج ئەوە نافرۆشین، یعنی بۆ نمونە لەسەر بەکارهێنانی جۆرە خواردنێک هەندێک ڕشکە و شمڵی بڵێەوە هەنێ معلوماتی عام هەیە ئەیین بەس بۆچی ئێمە معلوماتی دقیق ناین لەسەرەوەی کە بۆ نەخۆشی شتووە لە برێ بێ پسپۆری خۆی بەکاری بێنێ بەس بەڵام بۆکو تێبینێ بۆ جنەبێت بڵێ ڕشکە و شمڵی ئێستا بڵێن ئێمە بۆ هەویر بۆکاری هەویر بۆ نانەشیری بۆ کولێرە هەم شمڵیەکە تەمەنی نانەکە درێژەکە و بۆنیشی خۆشەکە و هەتا ڕازیانشی لەگەڵا تێگەڵەکەن. زۆر باشە. جگە لەوە ئێوە ئەم بەرهەمانە و تی خۆم ینی بەرهەمی ناوخۆن ئێوە شیرەمەنیشتان هەیە ئەمانە لەکوێوە بۆتانێت؟ ئێمە بێ من شتێکی تر عەرزی جەناب دەکەم ئیش و کاری خۆمان بە جەناب وڵێ ئێمە چەند بەشێکمان هەیە چەند بەشێکمان هەیە ئێمە لێرە شتی تیا ئافرۆشین. یەکێ لەوانە بەشی بابەتی شیرەمەنیە ١٨ بەرهەمە شیرەمەنیەکان خۆمان بەرهەمیانێنی. معاملێکمان هەیە لە منتیقەی شارباژەر معاملێکی ڕێکوپێک ستاندەر تقریبان ئێستا تازە دەستمان پێکەوە کە بیکەین بە ستاندەر شید لە ماڵەکان وەرەگرین لە دیاتەکان وەرەگرین ئەیگرسێنین ئەیکەین بە ماسەکەێنین لێرە بۆ کڕیارە ئازیەکان دایانین و دوای ئەوە ماسەکە هەنێک ماسمانێ زیایەکەین بە دۆکەش ئەگەر زیاد بێ دۆکەکەین بە کەرەی لێ دەرەکەین و و دواتر ئەیکولێنین جابا من عەرز بکەم بۆی بینەرانی بەڕێز تێبگەنەوە دوای کە ماسەکە کرا بە دۆ لە دۆکەش کەرە بەرهەمێنین و دواتر دۆکەینین ئەقولێنین ئەوەی کە لێ فرۆشیا باشە و لێ نەفرۆشیای ئەیکولێنیکەین بە سیرێژ ئەیفرۆشین و دوایەوە سیرێژەکەش ئەەکەین بە کەشێک یعنی لە ئەوڵ هەتا ئاخری بە چەند مەرحەلەیەکە ئاڕوا هەمووی بەرهەمە و بەرهەمی خۆماڵیش کە سەڵەسا لێ رازین لە ڕووی پاک و تەمیزی و لە ڕووی کوالەتی باشی بەرهەمەکە. کاک شاهۆ باسی ئەو کەرە و پەنیر و شتەوە کرد جا با بچین سێرێکی بکەین زانین دوایەوەی کە لە دۆکە وەریەگرن ئەیکەن بەچی دیکە سێرێکی بکەین بەیەکەوە هەم پیشانی بینەرانیشی بین بابێکۆ بڕۆین. کاک شاهۆ ئەو شیرە خۆماڵی باسی کرد چی و چی لێ دروست دەکەن؟ ئێستێمە وەکو عەرزم کردی لە دێهاتەکان ئەم شیرە کۆکەینەوە پاش بەرخامی هەمان لێرە ئەیفرۆشین و دوایەوە ئەمە ئەیکوڵێنین ئەیکەین بە ماست ئەمە ماستەکەمانە و ئەمە بە چەند قیاسێکی تریش دروست ڕۆژانە ماستی لێ دروست ڕۆژانە تقریبان ڕۆژانە تاگەیان بۆ تەن و نیوێک ئێمە بەرهەمی سپیاییمانەیە و دوای ڕەمەزانە زەی کردووە لەخوا بەزیابێ بە چاوێکی تاوی هەیە لە ئیشەکەمانە کە بە چاڕوونێکی جوان هەیە و بەڵکیانێکی باش یەن مشترین جامنەوە ئەرزکەم دوای ماسەکەمان لێرە هەنێکەکەن بم بابەتە باکاتی ئەەکەین بە ئەیژەرینێکین بە دوای لێ بەرهەمێنین و دواتر کەرەی لێ بەرهەمێنین
سیرێژ و پەنیر و لۆرک و ئەمانش لە دووبارە لەو شیرێکی کوڵێنین ینی بە دوو ڕێگاڕ ڕێگەیان بە تەریقی ماس و بە چەند بەرەمێکی و ڕێگەیەکیشی بە تەریقی پەنیر و لۆرک و لۆرکەڕات بڵێم جاگەر سێریکەم بابەتانە بکەین ئەوەنە زۆرە بەرهەمی خۆماڵی سوپایی زیاد لە دەدانەیەک پەنیری سەرکی مانگایە ئەمە ڕۆنەکەرەیە ئەمە ڕۆنی زەنکراوە ئەمە ڕۆنی هیزەیە بەچی ئەکرێت چۆن ئەو ڕۆنە کە ماسەکەمان ژەن دۆکەی لێگرین کەرەکەی لێ بەرهەمێنین کەرەکە دواتر ئەقوڵێنین کە کەرەکەمان قوڵان تۆزە دوی پێوەمێنێن دۆکەی جیاکەین و ئەو ڕۆنە خامە لێ دروستە بێ و دوای ئەوە ئەم ڕۆنەکە ئێستا ڕۆنی زەنکرای بڵێن ئەنجا دووبارە ئەم ڕۆنە بۆ تەریقەیەکی تر بەکارێنین ئەیکەینە ناو هیزە پێسەی حیوان هەیە خۆشکراوە لەگەڵ دۆشاوی توە تێکەڵێکین و تاموچێژێکی زۆر ڕەسەنی زۆر بە تامە بەڵێن لە بەرهەمی شیر و سپایی و بەهارات و مرەباوە هاتیینە ئەو بەرهەمانی کە لە نانی یاخود لە ئار دروست دەکرێن زین چەند جۆریان هەیە هەر لە سەمون و نانی تیری و کەلانە کولێرە ناوساجی حتا تۆستیشیان دروست کردووە ئەچم بۆ لای و خانمانەی کە ئێستا سەرقاڵی نان دروستکردن نظام لە کاژمێر چەنەوە دەستیان بەنان کردو و کیوتی ئامادەکەن. ئەمە ناوەشکێنەی پێڵەن کە جۆرەنانێکی تایبەتە نانێکی تیری گەورە ئەکرێتەوە دواتر بەڕۆن چەورەکرێوەکەوەی هەویرەکەیەتی ئەجا بەم شێوەی لێ ئەکرێ توێ ئەبێت و دواتر لەسەرم ساجە برژێنێت و زۆر زۆر بەلەزەتە چونکە بینەکەی چەورە بە تایبەت بە ماستاوە. چۆنی باشی یارمەتی بەم ئەبێ بەم شەوە ئەبێ بە چییە؟ ناوساژی لە ڕەمەزان زۆرە ئیشەکانتان؟ هەڵبەتە لە ڕەمەزانە ئیشەکانمان باشتر بۆ بەوەی بازاڕەکەیوانێ ئەمە ڕۆژانە لە کاتژمێرەی بەیانیەکی دوو کارگا تا ێوارە کارەکەین هەروەها بە دووەش بە ئیشەکەین لە بەیانیانەوە دوو کەسیە بۆ ساتێت ئێوارانە ئەمە بەستێتی؟ بەڵێ نەیخەم ئەگەر وەکو من ئیشکی تا ئێوارە فریای دوودانە ناکەی وەنیە؟ وەڵای شەکە باشە بەکە زۆر ئاسانیشە ئاسانە دەتوانێت فێر بێت جا لە ڕەمەزانە ناوساجی خواستی زیاتر لەسەرە لە ڕەمەزانە ناوساجی خواردنێکی سەرەکیە ڕاستە باشە چۆن ئەمە ڕق نابێت ئەبێ ڕۆنەکەی زۆر داخبێت ڕۆنەکەی گەرم بێ بەبێ پێویست زۆرش بێت ئەوەنە بسووتێ بۆ ئەوەی تامی ناوساجەکان بەتەنە گۆڕی بۆ سوتاوی لێنێت کاشاوە بەشی ناوەمان بینی کە کۆمەڵێک کارمەند سەرقاڵ بوون چەند کاتژمێر لێرە کارەکەن؟ نزیکەی لە ئێستا 24 کاتژمێر کارەکەین بەس بەڵام بە شەفتاتە بەس لە ڕۆژانی ئاسایی پێش ڕەمەزانیان دوای ڕەمەزان نزیکەی 18 ساعت کارەکەین. چەند بەرهەمتان هەیە لەم بەشایانی لە ئەوەی لە هەویر و لە ئارد دروست کرێت؟ لە بەشی هەویرەکە نزیکەی 6 بۆ 7 بەرهەمانەیە لە نان و ناوەشکێن و کولێرە و ناوساجی و کەلانە و سەمون و شلکێنە و تۆستیش دروست دەکەن. باشە ئەو بەرهەمانەتان هەیە کە بۆ کەسانێک بێ نەخۆش بێ بۆ نمونەیە خود ئێستا بۆ هەندێک کەس هەیە دایت ئێمە نانمانێ ئەو دایتە نانمانەیە بێشەکرە نانمانێت بە ئاردی شۆڤان یان بە ئاردی حەوت تۆ هەیە کە تایبەتە بۆ کەسانی کە بۆ ڕێژیم بەکارێنین ئەوانەمان هەیە و لەگەڵ جۆیشمان هەیە نانی جوش بەکارێنین و نانی بۆریش بەڕاستی هەر خەڵک لێ ڕازیە و تەندروست باشە. چ بەرهەمێکتان زۆرتر خواستی لەسرە؟ زیاتر ناوەشکێنە خەجەخانم
ناوەشکێنەکەمان زۆر باشە و ناوساجی و نانی تیری و دواتر کەلانە و شتەکانی تر. بەرهەمەکانتان تەنها لە فەراکانی خۆتەوە ساغەکەنەوە یا خودی نێرنە دەرەوە بۆ شوێنەکانی دیکە؟ بەرهەمەکانمان سەرەتا لە فەراکانی خۆمان و دواتر بۆ مارکێتەکان و بۆ شارەکانی دەور و پشتی سلێمانیش وەکو هەڵەبجە و وەکو هەولێر و تا نزیکی دووەکو ئاکرێوانش بەرهەممان نردۆ بەرەو بەخا و بەرەو کەرکک و بۆ دەرەوەاتشمان نادۆ بەس بە نیسبەتێکی کەمتر. زۆر باشە دەستان خۆش بێ و ماندوو نەبن هەمیشە سەرکەوتوو بن. بەخێر بن ژیان دۆستیم ئێوارەیە کۆتایی پێهێنا بۆ هیوام کە هەمیشە سفرە و خوانتان پڕ بێ لە بەرهەمە خۆماڵیەکان لەو نان و ناوساجی و خواردنە خۆشانەی کە بەروبوومی کوردەوارین یاخود بڵێ دەستکردی خانمانی کوردن. هەمیشە نوێژ و ڕۆژوتان قوبوڵ بێت و سفرە و خوانتان ڕازاوە بێت تا ئێوارێکی دیکەیە مۆلاتان هەر شاد و کامرابن و ماڵاو.